ببە براوەی کارتی ئینتەرنێتەکەت تەنها بە سبسکرایبکردنی ئەم کەناڵە گرنگ نییە زۆرە ئینتەرنێتێک بەکاردەهێنیت ئێمە کارتەکەت بۆ دابین دەکەین هەر ئێستا بچۆ سبسکرایبی کورت کەناڵ بکە و پشتگیریشی لێ بکە کاتێک کەناڵەکە دەگاتە 20,000 سبسکرایب تیر و پشکەکە ئەنجام دەدا بەڵێنمان بەم کەناڵەداوە کە بە ماوەیەکی کەم بیگەێنین بۆ ئاستا بۆیە هیوادارم کە بینەرە دڵسۆزەکان بێ هیوامان نەکەن کاتێک پشتگیری لەم کەناڵە دەکەن ئەوە بە هەمان شێوازیش پشتگیری لە کەناڵەکەی من دەکەن. دە بەهێزترین منداڵەکانی جیهان کە باوەڕ بە هەبوونیان ناکەی سڵاوتان لێبێ هەوڕێن خۆشحاڵم کە دووبارە لە ڤیدۆیەکی نوێدا گەڕەمەوە لای ئێوەی ئازیز و خۆشەویست ئەگەر تۆ یەکێکی لە هەوادارانی وەرزشکردن ئەوە من پێشنیاری ئەوەت بۆ دەکەم کە هاوبەشێکی متمانە پێکراو بدۆزیتەوە بۆ ڕاهێنانکردن چونکە بەدەستهێنانی جەستەیەکی ڕێک و ماسوولکەی بەهێز چەند ساڵێک لە ڕاهێنانی قورسی ئەوێ لەوەیە بەلاتانە و سیر بێ بەڵام کەسانێک هەن لە کاتی لەدایک بوونیانەوە ڕاهێنانیان پێکراوە بۆ بەدەستهێنانی دەرئەنجامی سەرسوڕهێنەر لە ئەمڕۆدا و بێگومان مەبەستم لە منداڵانە لەم ڤیدۆیەدا باسی دە بەهێزترین منداڵەکانی جیهانتان بۆ دەکەم ئەگەر ئەم بابەتت بەلاوە گرینگە ئەوە دەتوانیت تا کۆتای ڤیدۆکە بینەر بیت. ژمارەدا کێ لە ئێمە پێشبینی ئەوە دەکا کە منداڵەکان لە یاریەکانی هێزدا کێبڕکێ بکەن ئەگەر سەیری جەستەی ئەو کوڕەنەوە ساڵانە بکەی ئەوە وردەکاری جەستەی پیاوێکی گەورە دەبینی کە لێهاتووی یاری لەش جوانیە و تەنها ئەوەش ناکە بەشداری لە پاڵەوانێتەکان دەکا وەکو هەرزەکارێکی بچووک واروەها ناویشی چۆتە تەنێ و کتێبی گینسەوە بۆ ژمارەی پێوانی لە بەرهێزە زۆرەکەی و دەتوانێت 6 کیلۆگرام هەڵبگیرێ و ئەگەر بۆ ئاستە بەردەوام بێ ئەوە ئەستێرێکی ڕۆشن دەبینین لە جیهانی وەرزشی و لەش جوانی و یاریەکانی هێزی جەستەدا. ژمارە 9 کچە ئەوروپیەکە تەمەنی 13 ساڵە بەڵام لیستێکی هەیە لە ناو کتێبی گینز بۆ ژمارە پێوانەیەکان کێشی 50 کیلۆگرامە بەڵام دەتوانێت کێشێک بەرز بکاتەوە کە دەگاتە 300 کیلۆگرام و ئەگەر بێت و بەو ئاستە و بەو ڕێژەیە پێش بکەوێ بۆ 2 ساڵی داهاتوو دەتوانێت فیلێک بەرز بکاتەوە و چەندان شتی چاوەڕوان نەکراو ئەنجام بدا بەڵام بە تێپەڕبوونی کات لەوەیە لە بیری بکە و ئێساش تەمەنی 26 ساڵە و ژیانێکی سادە و ئاسوودە دەژێ وەکو ڕاهێنەرێکی وەرزشی لەش جوانی و ژیانەکەشی جیاوازی نییە لەگەڵ ژیانی کچێکی ئاسایی خوشکێکی هەیە تەمەن 12 ساڵە و لەسەر هەمان ڕێباز دەڕوا لەوەی ئەو شانە ئەنجام بدا کە خوشکە گەورەکەی ئەنجامی نەداون باوکیشیان وەکو یاریزانێکی سێرک کار دەکا بەڵام ئەو دوو کچە ڕێگای تایبەتی خۆیان هەڵبژاردووە. ژمارە 8 تریستیان لی یاریزانی یاری ئەلکترۆنیەکان بوو کە تەمەنی خۆی تەرخان کرد بۆ یاریەکانی هێز و بەرزکردنەوەی قورسایی تریستیان قسەی زۆر کردووە بۆ خەڵک و هەزاران فۆلۆوەرسی هەیە لە ئینستاگرام کە کورتە ڤیدۆکانی خۆی تێدا بڵاو دەکاتەوە و هەروەها لەگەڵ فۆلۆوەرسەکانی چالاکە لە یوتیوب کە باسی شێوازەکانی گەیشتن دەکا بە جەستەیەکی جوان هەروەها سیستەمێکی وەرزشکردنی ڕێک و پێک و ئێستاش دەتوانێت ببێت بە ڕاهێنەرێکی زۆر باش. ژمارە 7 دوو برا ڕۆمانیەکان ئەو دوو برایە بڕیاریاندا کە هەموو جیهان شۆک بکەن بە هێزەکەیان کە تەمەنیان هێشتا نەگەیشتە بوو بە 14 ساڵ و خێراترین یاریزانانی ڕاکردن بوون لە تەمەنی خۆیاندا برا بچووکەکەی توانی لە تەمەنی 5 ساڵیدا ژمارەی پێوانی بشکێنێ بۆ وەستان لەسەر دەستەکان کە بەردەوام بوو بۆ خولێکێک و 32 چرکە و پێیەکانی بەرزەوی نەکەوتن و برا بچووکەکەی لەسەر ڕێبازی برا گەورەکەی دەڕۆژ و ڕاهێنەرە کارامەکەیان باوکیان بووە کە پاڵنەریان بۆ گەشتن بەو دەرئەنجامە و شێوازی ژیانیانی بۆ دروست کردووە. ژمارە 6 کچەکەی کازاخستان کچێکی پۆڵەندی کازاخستانیە کە یاری بۆکسێن دەکات و تەمەنی لە 15 ساڵی تێپەڕ نەبووە
ڤیدۆیەکی لە یوتیوب بڵاو کرایەوە کە 5 ملیۆن بینەری هەبووە و باسی ئەوەی کردووە کە ماوەی 3 ساڵ ڕاهێنانی کردووە بۆ ئەوەی بگا بەو ئاستەی وەک ئەوەی کە لە فلیمی پۆلینا تۆمار کراوە و ژمارەیەکی گەورەی تۆمار کردووە لە ژمارەی لێدانەکان لە ماوەی 1 خولەکدا. هەروەها خوشکە تەمەن 26 ساڵەکەی ڤیدۆیەکی بڵاو کردوتەوە لە کاتی ڕاهێنانیدا ڕوونی دەکاتەوە کە دروستکردنی کچێکی بۆ کە زۆشێنی لەم جۆرە چەند ماندووبوون و زەحمەتی هەبووە. ژمارە 5 ئەو کوڕە بسووکەی کە خاوەن جەستەیەکی گەورەیە پێویستە ناوی هەبێ لەو لیستەدا، بەڵام بۆ قەبارەکەی نا، باڵکو بۆ قەبارەی ئەو کارانی کە ئەنجامیان دەدا کە بۆ سەرسامکردنمان شێوازێکی جیاوازی هەیە و چەندان ڕاهێنانی سەیر و جۆرا و جۆر ئەنجام دەدا بۆ بنیاتنانی ماسوولکەکانی وەکو هەڵگرتنی کەسانی باڵغ و گەورە کە کێشیان دەگاتە 90 کیلۆگرام و ڕاکێشانی ئۆتۆمبیلێکی 1600 کیلۆگرامی بەڕاستی هێز و توانە ویستێکی بەهێزە لەلایەن منداڵێکی بچووکەوە کاتێک تەمەنی 8 ساڵان بووە بە ئاسانی 50 کیلۆگرامی هەڵگرتووە لەسەر شانەکانی. ژمارە 4 ڕوسلی ئیمایی لەوانەیە نمونەیەک بۆ خۆت دروست بکەیت کە بتەوێکو ئەو دەربچی. ئەمەش ئەو بوو کە ئەو منداڵە ژاپۆنیە کردوویەتی کە بە هاوکاری باوکی بڕیاریدا ببێتە لێهاتوو لەو یاریەدا و ئەنجامی ناوازی دەست بکەوێتە تەمەنێکی کەمدا. لە پێشبڕکەی نیشتیمانیدا توانی هەموو جوڵەکانی بڕوسلی دووبارە بکاتەوە. ئەوەش نیشانەی شتێکە، ئەوش نیشانەی ڕاهێنانی بەردەوام و قورسە. بڕوسلی بچووک هەموو بەیانیەک پێش چوونە قوتابخانە کاتژمێرێک ڕاهێنان دەکا و لە دوای هاتنەوەی بۆ 2 کاتژمێر ڕاهێنان دەکات چونکە ئامادە نییە دەستکەوتەکانی فرامۆش بکە و هەردەم هەوڵی پێشکەوتن و لێهاتووی زیاتر دەدا کە بەشداری دەکات لە پێشبڕکەی جۆرە و زۆر لەگەڵ کەسانی زۆر بەتەمەنتر و ئەمەش بۆ گەشەکردن و پێشکەوتنە. ژمارە 3 کچێک کە لە ئێران گەورە بووە و زۆر بە خێرایی ناوبانگی بەدەستێناوە لە سایتی ئینستاگرام بەهۆی بەشداریکردنی لە پێشبڕکەیەکی وەرزشی و سەرکەوتنی بەسەر بەشداربووەکانی تر کە زۆربەیان کوڕ بوون و هەروەها بەهۆی لێهاتووی لە تۆپی پێدا وەکو یاریزانێک و چەندین بەهرەی زۆرا و زۆر وەگەشت ڕاهێنانەکانی لە ژێر چاودێری باوکیدایە بە ناوی محەممەد کە وەکو کوڕە بەهێزەکەی دەیبینێ کە لە تەمەنی نۆمانگیەوە ڕاهێنانی پێی کردووە تا بگات بەو ئاستە بەرزە لەو تەمەنە بچووکەدا. ژمارە 2 ئەندرێ کۆستێش باو کوڕە ئۆکرانیە لە بیر نەکەین کە توانیت 4000 شناو بکات لە ماوەی 150 خولەکدا، ئەوێش کاتێک تەمەنی 7 ساڵ بوو. ئەمەش کارێکی ئاسان نەبووە چونکە لە زۆر هەوڵدا شکستی هێناوە، بەڵام بەردەوام بوو لە ڕاهێنان بۆ ماوەی 4 ساڵ بۆ گەیشتن بەو ژمارەیە و ئەمەش ڕێژەیەکی ئاسان نییە بۆ منداڵێک کە تەمەنی 7 ساڵە و ئەمە بە گەورەترین ژمارەدا دەنرێ بۆ ئەو جۆرە جوڵەیە و سیستەمێکی خۆراکی هەیە وەکو یاریزانە گەورەکانە. ئێستاش وەرزشوانێکی سەرکەوتووە کە خاوەن جەستەیەکی ڕێک و دروستە و یاریزانی کاراتیە، ئاکتەرێکی سەرکەوتووە کە لە ژمارەیەکی زۆری فیلم دەرکەوتووە و خاوەنی کەناڵی خۆیەتی لە یوتیوب کە زیاتر لە 70000 سەبسکرایبی هەیە و ئێستاش لە ژێر چاودێری باوکیدا دەژێت کە تەمەنی خۆی بۆ داهاتووی وەرزشی کوڕەکەی تەرخان کردووە. ژمارەیەک لیام هۆکسترا پێش 7 ساڵ لە ئینتەرنێت ڤیدۆیەکی بڵاو بۆیەوە کە باسی جەستە و توانە جەستەیەکانی دەکا و زۆربەی کەسەکان باوەڕ ناکەن کە ئەم موعجزەیە بوونی هەیە. لیام ساڵی 2005 لە دایک بووە بەخێو کراوە لەلایەن 2 هاوسەر کە یاریزانێکی لێهاتووی یاری جومبازیان گەورە کردووە و سەرڕایبوونی ئازار لە جونگەکانیدا و ڕێژێکی زۆر خواردنی پێویست بووە بۆ دروستکردنی ماسوولکە بۆ دواتر بۆیان دەرکەوت کە نەخۆشە و کەمی هەیە لە گەشەکردنی جەستەیدا لە ئەنجامی ئەوەی کە جەستەی ڕێژێکی تەواوی مایۆستاتینی بەرهەم نەدەهێنا کە ئەمەش دەبووە هۆی کەمی لە گەشی ماسوولکەکانیدا، بەڵام بە هەموو توانای خۆیان یارمەتیاندا و چارەسەرکرا و ئێستاش لە لووتکەی لێهاتوویە لە یاری جومباز لە تەمەنی 15 ساڵیدا. کام لە منداڵانە سەرنجی تۆی ڕاکێشە ئەوە لە کۆمنتی ئەم ڤیدۆیەدا بۆمانی بنووسە و زۆر سوپاسان دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدۆکەم بوون. ئەگەر ڤیدۆکەمتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدۆیەم بۆ بکەن و هەروها شێریشی بکەن لەگەڵ هاوڕێکانتاندا
و لە بیرشتە نەچێ ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەم ببینن ئەوە هەر ئێستا سبسکرایبی کەناڵەکەم کەن و هەروها زەنگۆڵی تەنیشی سبسکرایبەکەش سالاک بکەن بۆ ئەوەی هەمیشە بابەتەکانتان بە ئاگدارکردنەوە پێ بگا و لە بیرشتە نەچێ هەڕەخنەیەک یاخود پێشنیارێک یاخود بیرۆکەی ڤیدۆیەکت بۆمان هەیە ئەوە هەموویمان لە کۆمنتی ئەم ڤیدۆیەدا بۆ بنووسە و ئینشاءالله بە زووترین کات وەڵامتان دەدەمەوە و دووبارە سوپاستان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدۆکەم تا ڤیدۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خوا بن.